وقل اعملوا فسيرى الله عملكم. شکستهێنانی محەممەد تۆفیق عەلاوی لە پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق دۆخی عێراقی لە بوارەکانی سیاسی و ئەمنی و چەند بوارێکی دیکەوە خستە قۆناغێکی نوێەوە. شەوی یەکشەممەی ڕابردوو محەممەد تۆفیق عەلاوی بە فەرمی لە کاندیدبوون بۆ پۆستی سەرۆکوەزیران کشایەوە. ئەمەش پاژەوەی نەیتوانی متمانی زۆرینەی لایەنە عێراقیەکان بەدەست بهێنێت. بەڵام هەر پاش ئەوە دوو موشک ئاراستی ناوچەی سەوزکران یەکێکیان لای باڵوێزخانی ئەمریکا کەوتە خوارەوە. لە ماوەی ئەو مانگەی عەلاوی سەرقاڵی پێگەێنانی حکوومەت بوو هیچ ڕووداوێکی وەها لە ئارادا نەبوو. شارەزایەکی بواری ئەمنی دەڵێت ئەو ڕووداوە با ڕێکەوت نەبوو و پلان بۆ داڕێژراو بوو. ئێمە دەلالەتە لەوەی کە دام و دەستگاکانی ئەمنیەکانی عێراقی شەرعیەتی شێوتۆیان نەماوە، بەڵگەیە بۆ یەک کە خەرقی ئەمنی هەیە، بەڵگەیە بۆی کە میلیشا لە عێراقا دەستی گرتووە بەسەر کاروباری وڵاتە. ئەجینا منطق نییە لە ناو پایتەختی بەغدا حساسترین هەستارترین شوێن بە هاوەن لێ بدرێ کەچی یان بە کاتوشە لێ بدرێ کەچی دام و دەستگا ئەمنیەکان دەستەوەستانن لە بەرامبەر ئەو ڕووداوانە لە بەرامبەر کوشتن و بریندارکردن و لێدانی خۆپشاندەرانە. شکستهێنانی عەلاوی وەک شکستێک وا بوو بۆ هەندێک هێزی سیاسی کە پشتگیری عەلاویان دەکرد بە تایبەت ڕەوتی سەدر. چاودێرێکی سیاسی پێشبینی پەرچەکردداری دیکە دەکات و دەڵێت کۆی ئەم ڕوودا و پێشهاتانە ژوا دەکات پێکهێنانی کابینی داهاتوو زۆر ئاڵۆز بێت. ئاماژەکانی ئەوەیە کە پیان وایە هەموو ئەو ناوەندە سیاسی و تەنانەت بۆی هەیە ینی دیبلۆماسیانش کە لە ناوچەی سەوزان ڕۆڵیان هەبوو بێلەوەی کە پێچینانی کابینەکە سەر نەگرێ، ینی ڕەنگە تەفسیریان وابێ بۆ ڕووداوەکە ئەوەی کە چاوەڕوانکراوە نەک تەنها لە پەیوەندیە بە مەسەلەی گرتنی موشک بۆ ناوچەی سەوز ڕەنگە لە ئێستا بۆ دواوە کۆمەڵێک پەرچەکردداری تیژ بێتەکایەوە. ئێستا چاوی شەقامی تووڕەی عێراقی و هێزە سیاسیەکان لەسەر ئەوەیە کە لە ماوەی 15 ڕۆژی داهاتوودا سەرۆک کۆمار کێ کاندید دەکات بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق، چونکە بەپێی دەستور 15 ڕۆژ لە بەردەم سەرۆک کۆماردایە بۆ ڕاستپاردنی کاندیدی سەرۆکوەزیران. پاش ئەوەش کاندیدی ڕاستپێردراو مانگێکی لە بەردەمدایە بۆ پێکهێنانی کابینەکەی. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.